من موفق عارف لهۆنی لە مانگی تەمووزی ساڵی 1966 لە هەولێر لەدایک بووم. ڕاست ئێمە من بە خێزان بەم لە ماڵە باوکم خەڵکی هەورامانە، بەڵام ئەو کاتە بەهۆی ئەوەی کە کاری فەرمانبەری لە هەولێر بووە، وەزیفەی لە هەولێر بووە، زۆربەی مناڵەکان ئێمە خوشکبراکانم لە هەولێر لەدایک بوون تا ساڵی هەفتا، تا سەرەتای هەفتا ئەمە لەوێ بووین. دوایی تر جاریش کە هاتینەوە بۆ هەورامان بۆ شارۆچکەی تەوێڵە لەوێ نیشتەجێ بووین. دیارە لە شارۆچکەی تەوێڵە ئەزمموونێکی جیاوازتر و نوێتر بوو، چونکە من بەڕاستی ئەوەی ساڵانی هەولێر هیچیم لە یاد نایەت، چونکە زۆر مناڵ بووم. بەڵام ئیتر لە تەوێڵە دەست و پەنجەم لەگەڵ ئاو هەوای ئەوێ، لەگەڵ جوانی ئەوێ، لەگەڵ هونەری ئەوێ، لەگەڵ ئەو کەشە تایبەتی ئەوێ وردە وردە نەرم بوو، وردە وردە لەگەڵ ژیانی ئەوێ ڕاهاتین و تەنانەت لەهجەی گفتوگۆکردنی هەورامیش فێر بووین. بۆیە لە سەرەتای مناڵیمەوە لە هەورامان من لەگەڵ سروشتە جوانەکەی ئەوێ ینی ئاشنا بووم و خوێندنی سەرەتاییمان با بڵێ ئەو کاتە پێوترا سەرەتایی و تا پۆلی هەشتیش، نزیکی پۆلی هەشتی ئێستا کاکاتە دوی ناوەندی ئەو کات ئێمە لە شارۆچکەی تەوێڵە بووین. لەوێ ئێمە خێزانەکەمان کەمێک جیاوازە خێزانەکانی تر، ئێمە چونکە لە چەند ساڵێکی پێشووتر هەموو لە شاری هەولێر و لە ڕەواندز و لەو شوێنانە ژیا بووین، کەمێک سەرەتا بە عورف و بە نەریتەکانی ئەوێ ئاشنا نەبووین. پاشان وردە وردە بێگومان شارەزای و ئاشناییمان لەگەڵ خزمان و دۆستان و کەسانی تر پیا کرد. تەنانەت برا گەورەکەم و خوشکە گەورەکەشم هەر زۆر نانەتوانی بە تەواوەتی وەکو لەهجە زمانی، ینی وەکو ئەکسێنتی هەورامی، وەکو لەهجەی هەورامی وەکو ئەوان قسە بکەن. بەڵام ئێمە چونکە مناڵتر بووین چوینە ئەوێ، توانیمان هەر لە سەرەتاوە وەکو زمانەکەش وەکوان وەکو هەورامان وەکو هەورامی قسە بکەین، چ دواتریش لەگەڵ هەموو دابوونەریتەکان ڕاهاتین. بێگومان سەرەتایەکی جوان بوو بۆ ئێمە لە هەورامان، چونکە ئەو سروشتە، ئەو هاوڕێ نوێیانە، ئەو خزم و کەسوکارە، دەنگە زوڵاڵی گۆرانی بێژەکانی وەکو مامۆستا عوسمان هەورامی و حەمەحسێن کێمنەیی و جەمیل نەوسودی، ئەمانە هەموو کاریگەریان هەبوو لەسەر ئێمە کە ئێمە ڕۆژانە لە ناوباخ، لە کۆڵان، لە دەرەوە، لە هەر شوێنێک، تەنانەت بە ئامێری مستەجل کە گوێمان لێگر، ئەمانە کاریگەریان هەموو دڵنیار لەسەر ئێمە دروست کردووە. زۆربەی کات ئەو کاتانەی کە ئێمە لە قوتابی بووین لە ناو قوتابخانەی هەورامان لە تەوێڵە، من یەکێکم لەو مناڵانەی کە جیاوازتر لە مناڵەکانی تر چالاکیم زۆر بوو، ینی لەبەرەوەی کە زۆر حەزم لە مۆزیک بوو، لە گۆرانی بوو، لە نواندن بوو. بۆیە زۆربەی کات لە کاتێکە لە ناو باخچەی خوێندنگەکە ڕیز ئەکراین، ئێمە چەند قوتابیەک بوون هێنراینە دەرەوە، یا گۆرانیمانەوت بە کۆرز، یا جارێ بە تاگا، زۆربەی کات نواندنمانە کرد. ئەمە یادگاریەکی زۆر جوان بوو لای ئێمە کە لەو کاتەوە من هەستمە کرد کە کۆمەڵێک بەهرە هەیە کە بێگومان ئەو بەهرانە پێویستی بە دەستگیرۆیی هەیە. لەوێ ئەم بەهرانە لای من سەرەتای چەکەرەکردنی بوو، گەشەی کرد و تەنانەت لە کۆمەڵێک کورتەشانۆی ناو خوێندنگەش بەشداریم کرد و لە گۆرانی و کۆرسەکانیشا تەنانەت خۆشم زۆر حەزم لەوە بوو کە ئامێر بژێنم. بەڵام بێگومان ئەو کاتە وەک ئێستا نەبوو سنتەر و ئەو لایەنە پەیوەندیدارانە کە بتوانن ئەو ئامێر و ئەپێداویستانە بۆ پیاکەن. بۆیە زۆر جا من خۆم بە دەست ئامێرەکانم دروستە کرد، بۆ نمونە ئیقاعم دروستە کرد، ئەوانم دروستە کرد کە هەستم ئەکرد کە ئەتوانم ینی لە بواری هونەریا کارێک بکەم، یام توانی لەو بوارەیە گەشە بە تواناکانی خۆم بڵم. بێگومان من باوکم یەکێک بولانەی کە زۆر گرنگی پێیان و هەمومان و تایبەتیش بە من کە زۆر دەستگیرۆیی یەکردم، هاوکاری یەکردم، ڕێی پێ ئەیام کە ئەو لەو بوارانە ئەم بواری چالاکیەکانە من بەشداری بکەم. هەروەها مامۆستا یادی بەخێر مامۆستا عوسمان حەمەد هەورامی کە ئەتوانم بڵێم یەکێکە لەوانەی کە من هەمیشە وەفا و ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە کە لە ناو خوێندنگەی تەوێڵە بە هونەری ئاشناکردین، بە ماناکانی هونەری ئاشناکردین، بە جوانی هونەر و وشە و پەیوی ئاشناکردین، کە ئەمە بۆ یەکێک لە هۆکارەکان کە من دواتر
تێگەیشتم کە ئەم سەرەتا یا ئەم هەوێنە جوانەی کە لە تەوێڵە لە سەردەستی مامۆستا عوسمان محەممەد هەورانی و مامۆستا بەڕێزەکانی تر و خێزانەکەم توانیم کە زیاتر کە لە خۆناغەکانی دواتر گەشەی پێ بام. بێگومان ئێمە لە پاش ئەوەی کە شەڕی نەگریستی نێوان ئێران عێراق دروست بوو شارۆچکەی تەوێڵە بە ناچاری بەجێمان هێشت چونکە بەرهێرشی درڕندانەی هەردوولا کەوت. ئێمە هاتینەوە بۆ شاری سلێمانی لە سلێمانی نیشتەجێ بووین. پاشان من بێگومان لە کۆلێژی لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وەرگیرام. ئەو سەرەتایە بۆ من سەرەتایەکی زۆر جیاواز بوو چونکە لە قوتابیەکی ئاساییەوە بەرەو قوتابیە کە چوون بەرەو بوارێکە کە خۆم بەلامەوە شیرین بوو کە بەلام جوان بوو کە من بەڕاستی بۆ پەیمانگای هونەرە جوانەکان کە چوم وەرگیرێم بۆ بەشی مۆزیک چوم بەڵام هێشتا ساڵی 1992 بەشی مۆزیک نەکرا بۆ ساڵی دواتر کرایەوە بەڵام چونکە توانا و بەهرەی نواندنیش و ئەکتینێم هەبوو بۆیە لەسەر دەستی مامۆستا بەڕێزەکانی ئەو کاتە لە پەیمانگای هونەرە جوانەکان کاتێک کە وەکو قوتابیەک وەکو خوێندکارێک وەرگیرام سات بە ساتی من بەردەوام لە خۆ ئامادەکردن و لە خۆ پێگەیاندنا بووم ینی ئەمە ڕاستیەکە کە من خۆم زۆر جار لەگەڵ هاوڕەکانیشم کە باسیەکەین کە ئێمە چەند کەسانێک بووین کە کاتمان بە فیڕۆ نەئایە یعنی بەردەوام لە پەیمانگای هونەرە جوانەکان لە یەکەم ساتی وەرگرتنەوە هەر بۆ ئەو ساڵە لە کۆمەڵە شانۆیی وەکو کرێکاری شانۆ بەشداریمە کرد تەنانەت لە هەندێک شانۆیی من ئیشی دیکۆر و شتەکان کە ئەکرا ئێمە بەردەسیمانەکردن بزمار و چەکش و پلای سوشتەکانمان پێ بوو دیکۆرمان لەگەڵ دروستەکردن جلوبەرمان لەگەڵەکردن ڕووناکیەکانمانەکرد ینی ئەم سەرەتایە بە عشقێکی زۆر و ڕوومانکردنەوە پەیمانگای هونەرە جوانەکان هەر ئەوەش بوو بۆ هەوێنەوەی کە دواتر لە پەیمانگای ئێمە بتوانین کۆمەڵە کاری زۆر بکەین تەنانەت من بێ لەوەی کە ساڵانی یەکەم و دومی پەیمانگا من لە زۆربەی کارەکان بەشداریمە کرد لە ساڵی سێم خۆم لەگەڵ کۆمەڵی هاوڕێی ئەزیزما کە پێکەوە تیپی شانۆی مەشغەڵمان دروست کرد کە لە ساڵی 85 نۆبەری یەکەم شانۆیی کە شانۆی هێرۆشیما بوو من خۆم دەرهێنەری بووم ینی هێشتا خوێندکاری پۆلی سێ بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان کاری سەرپەرشتی تیپەکە و دەرهێنەری کارەکەش بووم ینی شانۆی هێرۆشیما یەکەم ئەزمموی دەرهێنانی من بوو لە ساڵی 85 کە پێشکەشمان کرد بێگومان ئێمە ئەم کارە مەبەستیشی بەڕاستی ئەو کاتە هونەر بڵێیت و نەڵێی جۆرێک لە هێماگەری لە پشت کارەکان بوو ئێمەش ئەم کارە ویسمان لە 24 کە ساڵیادی بردومانی شاری قەڵاتزێ و هەڵەبجە بوو لە 74 کە بردومان کرا بەو نیەتە کارمان لێ کرد کە 24 لەو ڕۆژە هەمان شێوە چونکە هەمان شێوەش هەمان بڵێن هەمان کۆژانیان هەیە کە لەوێ هێرۆشیما بەر بۆمبی ناپاڵمەکەوێ بۆمبی ئەتۆمیەکەوێ ئێرش بەم بڵێن کوردستانی خۆشمان بەر ناپاڵم کەوت بۆیە ویسمان لەو ڕۆژەیە بەوە یادە ئێمە پێشکەشیکەین بەڵام بەداخەوە هەر لە ناو خۆمانە هەواڵمان لەسەر درا بوو هەواڵ دزێک هەواڵی لەسەر بووین کە گوایە ئەم کارە بنیازیانێ لەو ڕۆژە عەرزیکەینەوە بوو لەلایەن دەستگای ئەمنەوە ئیشەکەیان ڕاگرتین و ماوەیەک حجز کراین و کارەکەیان پێ دواخسین بە هەر حاڵێمە هەر بەردەوامی لەسەری کەوتمانەمە هێرۆشیمایەمە چ پەیوەندیی بە هەڵەبجە و بە قەڵاتزێ و بەوانەوە هەیە دواتر ئەوە بوو لە مانگی شەشی ساڵی 85 وەکو یەکەم نمایشی شانۆیی دەرهێنانی خۆم کارمانتیا کرد لە هۆڵی ئامادەیی هۆڵی خالیدیەی چالاکی قوتابخانەکان لەوێ کە ئێمە نمایشەکەمان پێشکەش کرد بێگومان ئەم نمایشە ئێمە حسابیەوە بکەین وەکو قوتابیەکی سەرەتایی لە بوارەکەیە ئەکتەرەکانی شەر هەمان شێوە هاوپۆل و هاوڕێی خۆم بوون کە ئەوانیش ینی بەدەر لەوەی کە توانایکی زۆر باشی نواندنیان پیشانە کارەکە بۆ مایی تێڕامان و سەرنجیش بڕا بکە نزیکەی 2 هەفتە زیاتر ئێمە نمایشمان کرد ئێستاش بیرمە هیچ ڕۆژێک ئەو هۆڵە نەبووانی کورسیەک بەتاڵ بێ ینی ئەو سەردەمانە خەڵک عشقێکی زۆر خۆشەویستیی زۆری بۆ کاری هونەری و کاری نمایش هەبوو بۆیە کاتێک کە نمایشێک چ پێشنگای شێوەکاری بووە چه مۆزیک بووە چ شانۆ بووە خەڵک بە تاسە و بە عشقێکەوە بۆ ئیشەکە چوو بۆ ئێمەش ئەو کارەمان ڕنگدانەوە و دەنگدانەوەیکی باشی هەبوو.
ئاسەنگیەکان هەمیشە لە کاری هونەریە بەردەوامن. نەبوونی هۆڵی پرۆڤە، نەبوونی شوێنی نمایش، نەبوونی بودجە، نەبوونی پێداویستی ئامادەکردن و کۆکردنەوەی کوستافێک ئەکتەرەکان، ئەمانە هەر هەمووی ئاسەنگین لە هەمووی ئاسەنگی تر. ینی ئەو سەردەمەی ئێمە من کە باسی پێش ڕاپەڕینەکەم ئەوە بوو کە هەموو دەقێکی شانۆیی ئەبواە دەقەکە لەلایەن دەستگای ئەمنی ئەو ساوە ڕەزامەندی لەسەر بدرێ ئەنجا تۆ بتوانی کاری لەسەرکەی. لەبەرەمە زۆر جار تووشی و حاڵەتانە بووین. تەنانەت ئێمە من 2 ساڵ دواتر ماسی ڕەشە بچکۆلەکە کە چیرۆکەکەی سەمەدی بەهرەنگیە کاکشێرکۆ حەمە سەعید ئامادەی کرد، پرۆڤەشمان تەواو کرد، هەموو شتێکمان کرد، بەڵام لەبەرەوەی کە لە تقریبا 3 ڕۆژ 4 ڕۆژ پێشەوەی کە نمایش دەست پێ بکە دەستگای ئەمن ینی ئەمنی جاران هاتن کارەکەیان ڕاگرت، لەبەرەوەی کەوتیان ئەم کاری ئێوە ئەم دقەی ئێوە دقەکەی ڕەزامەندی لەسەر نەدراوە. یعنی ئەمە ئاسەنگی گەورەی ئەو کاتە ئەوە بوو کە ئەبواە بە کۆمەڵێ فلتەری زۆر بێمانە و سیاسی و زۆر ئەمنیە تێپەڕی ئەنجا توانی نمایشە بکەی. سەرەڕای هەموو ئاسەنگەکانی تر کە ئەو کاتە با بڵێن ئەمە هەموو قوتابی پەیمانگای هونەرە جوانەکان بووین، هەموو ینی لە ڕووی مادی و لە ڕووی معنەویشەوە ئەو هەموو ترسود لەرزەی کە لەسەر دڵی ئێمە هەبوو لە ناو پەیمانگا. ینی من بیرمێ لە ساڵانی پەیمانگا بەترسەوە هەموو ڕۆژەکە داخلی پەیمانگا بووین بەترسەوە چوین، لەبەرەوەی کە هەر ڕۆژی 2 خوێندکار 2 قوتابی لەملا لەولا دەستگیرەکران، دادگاییەکران، ئەجیران، یعنی ئەمانە هەر هەمووی وای لە تۆ کرد کە بەردەوام لە دڵڕاوچیابی، بەردەوام لە ئەمن ینی ئاسایش لە ئاسایشی و هێمنی لە ناو دڵودەروونمان نەمابوو. بۆیە ئەمانە هەمووی کاری چێکرد، بەڵام بەرامبەر بە ئەوەش ئێمە کاری هونەریمانە کرد نە ئەوە ساین، چونکە وەک لە پرسیاری پێشووتیا بڵێ لە پێشووتر ئاماژەم پێە ئێمە عشقێک و خۆشەویستیی زۆر گەورەترمان هەبوو بۆی کە لە بواری هونەری شانە و لە بواری هونەرا بە بەردەوامی بمێنینەوە. بێگومان برست زۆر گرنگە، ینی ئەو مرۆڤانەی من قەناعەتم وایە ئەو مرۆڤانەی کە برستیمانەوەیان هەیە هەمیشە ئەو مرۆڤانە سەرکەوت و بەردەوامن، چونکە ئەگەر تۆ لە هەموو ئاسەنگیەکە ئەگەر ئاسەنگیەکان واد لێ بکەن کە تۆ نەتوانی بەردەوام بیا وەکو چەترێک زابن بەسەر تا و سایە و سێبەرت نەهێڵن تۆ ناتوانی بەردەوامی. بۆیە من بە پێچوانەی بینم ئەتا ئاسەنگیەکان کاریگەری لەسەر دروستکەن مرۆڤی بەهێزتر و بەتواناتر دروستە بێ. بۆیە من ئەوەی کە ماسی ڕەشەکە ئاماژەم پێ کرد ساڵی 87 ئێمە ڕایان گرت و هەموو شتێک کۆتایی هات، بەڵام ساڵی 90 دیسان جاریش کە دەستمان پێکردەوە وەکو تیپی شانۆی مناڵان کە ئێستا تیپی هونەری مناڵانە، جاریش کە دیسان سەر لە نوێ شانۆیەکەمان هێنا و ئامادەمان کردەوە و لە مانگی ئەیلولی ساڵی 90 دیسان پێشکەشمان کردەوە. هەنی کەواتە بەمەرجێک من لە یادەوەریەکانی خۆم ئاماژەم پێیاوە لەو شانۆیە حەڤە ئاستەنگی هاتە بەردەم نمایشەکە، یعنی لە یەکەم دەستپێکردنی کارەکەەوە تا ئەو ڕۆژەی کە نمایشمان کرد تەنانەت آخر ئاستەنگی ڕۆژی نمایشمان بوو. ئەکتەری سەرەکیمان مناڵێک بوو ناوی چۆڤین خان بوو، باوکی سیارە لێ خوافریکا کۆچی دوایی کرد کە ئێمە بۆ بەیانەکەی نمایشمان هەیە، بەڵام هەر زاڵبووین بەسەر ئاسەنگیەکانە و ینی ئەمە وات لێ ناکە کە تۆ ئاستەنگیەک و کێشەیەک و ئەمانە وات لێ بکە ئیتر تۆ بپوچیتەوە و دامرچێتەوە هیچ نتوانانی هیچ کارە بکەیت. ئەگەر وا کار بکەیت ئەبێ وازە هونەر بێنی، چونکە هونەر هەمووی ململانەیە، هەمووی گەرمە و کێشەیە. ئەمە سەرڕای ئەوەی کە هەر هاوڕێکانی خۆت و کەسانی هونەرمەند و ئانی تر کە چه پاشکۆلیەک و چه پاشگیریەک و چه کێشەی کەت بۆ دروستەکەن و چەند ئەم لە ئەولایەکی کەت پێەکەن. بێگومان من لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر پێ ساڵەکەی یەکەم بووم، بە توانا و بە زیرەکی خۆم لە کۆلێژی هونەرە جوانەکان وەرگیرام. پاش ئەوەی کە لە ساڵی 89 من لە کۆلێژی هونەرە جوانەکانی کۆلێژ زانکۆی بەغا وەرگیرام، ئەوە ئەزمونێکی نوێتر بوو، دنیایەکی کراوەتر بوو، فراوانتر بوو. بێگومان ئەو کاتە شاری بەغداد یەکێک بوو لە شارە زۆر پڕهونەرەکان، کۆمەڵێک ڤیسیڤاڵی گەوری تیا پێشکەشەکرا،
کۆمەڵی فیسیڤالی تەنانە نێودەوڵەتی لەوێ پێشکەشەکرا ئەنجا کۆمەڵێ دکتۆر و کۆمەڵێ مامۆستای تازە و هونەرمەندی عێراقی و هونەرمەندی شارەزام لە بوارەکانی هونەر ئەوانەش دیسان کاریگەریان هەموو لەسەر ئێمە هەبوو بۆیە لە سەرەتای ساڵی 90ەکانەوە من ئەزمونێکی نوێترم بە خۆمەوە وەرگرت کە لە کۆلێژی هونەرە جوانەکان لەسەر بەتایبەتیش دکتۆر سەلاح قەسەبکە مامۆستای دەرهێنانمان بوو کاریگەریەکی زۆری من لەسەر خودی خۆم و تەناویش و دکتۆر مالک متەڵیبی کە لە ڕووی ڕاوە و لە ڕووی شیکاریەوە زۆر کاریگەری لەسەرمان دروست کرد و مامۆستا بەڕێزەکانی کەش ئەمە وای کرد کە هەنگاوێکی نوێتر بێگومان تۆ لە هەموو ئەزمونێک هەنگاوێکی نوێترە بینی لە هەموو ئەزمونێک شارەزایی و بەهرەیەکی زیاتر لە خۆتاقاڵەکەیتە و توانایەکی زیاتر بۆ خۆت دروستەکەی پاش ئەو کە ئێمە لە کۆلێژی هونەرە جوانەکان بێگومان بە سەرکەوتووی تەواومان کرد من لە ماستەر وەرگیران بەڵام دیسان لەبەر ئەوەی کە کۆمەڵێک یاسای تایبەتی خۆیان هەبوو یا بڵێن کۆمەڵێک یاسای سیاسی کە ڕێگر بوو لەوەی کە من بتوانم بەردەوام بم دیسان و گەڕامەوە بۆ سلێمانی و لە ساڵی لە کۆتایی ساڵی 92 من لە پەیمانگای هونەرە جوانەکان کە سەرەتا قوتابی بووم لەوێ ئەمجا وەکو مامۆستا گەڕامەوە لە ساڵی 92 تا ساڵی 2010 من لە 92 تا 2010 لە پەیمانگای هونەرە جوانەکان چ وەکووانە بێژوای وەکو مامۆستا وەکو سەرۆک بەژۆک و یاری دەدەر ئەو ساڵانەش بێگومان خزمەتێکی زۆر بەرچاومان بەرامبەر بە قوتابی و خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان هەبوو. من ساڵی 1993 لەگەڵ خاتوو نەسرین فەتاح کە کچە شێوەکارێکی بەتوانای ئێستا لە بواری شێوەکاری و بەتایبەتیش لە بواری نیگارە کارامەیە لەگەڵ هاوسەرگیریمان کرد و بەرهەمی ئەم هاوسەرگیری و ئەم هاوڕێتی و دۆستایەتی و خۆشەویستی ئێمە دوو کوڕی نازدارن کە کاکەنامە و کاکەنارۆ کاکەنارە کە چاویان ماچەکەم کاکەنامۆ ساڵی 92 لەدایک بوو ناراش ساڵی 2000 بێگومان چ خێزانم چ هەردوو کوڕەکەم پاڵپشت و هاوکاری بەردەوامن تا ئێساش لەگەڵما هیچ کاتێ ڕێگریان لە کارەکانم نەکرۆ بە پێچوانەوە زۆر هاوکارم بوون ینی هەمیشە ئەگەر خێزان ینی من پێشتر خێزان وەکو دایک و برا ئەوانە کە سوکارم زۆر هاوپشت و هاوکارم و دواتر خێزانەکەی خۆم کە ئەویش بە بەردەوامی هاوکار و پاڵپشتم بۆ تەنانەت زۆربەی زۆری کارە هونەری شانۆیەکانم ئەو نەخش و دیکۆرەکەی بۆ کردوم کوڕەکانیشم تاوەکو کە سەردەمی مناڵیان لە زۆربەی کلیپ و گۆرانی و شانۆی و بەتایبەتی شانۆی مناڵانەکان لەگەڵم بەشدار بوون ئەگەر بڵێم بوونی خێزانێکی بەم شێوەیە کاریگەریەکی باشتری هەبوو لەسەر ینی نەک ڕێگر نەبوون لە کارەکان بە پێچەوانەوە هاوکار و هۆکاری بەردەوامیش بوون چونکە هەندێک جار لە ناوەندی هونەری ئەیبیسین و ئەیبینین کە جارێ خێزان یا ڕێگرە بن یا بنە هۆکاری پاشگەز بوونەوە یا دوورکەوتنەوەی کەسەکە بەڵام من بە پێچەوانەوە چ من هەمیشە هاوکار و پاڵپشتی ئەوم لە کارە هونەریەکانی خۆی و لە بکردنەوەی پێشانگاکانی و لە هەموو کارێکی هونەری چ ئەویش هەمان شێوە بۆ من ئەمەش نمونەیەکی جوانە کە تۆ بتوانانی لە ناو خێزانێکە کە بەردەوام بیت لە یەک تێبگەیت چکە تێگەیشتن زۆر گرنگە کە من لە کاری ئەو تێگەیشتم دیار کە لە کاری من تێگەیشت ئەمە ئیتر ئەو لێک تێگەیشتنە دروستە بێ و کابێتە هۆکاری پتەوی پەیوەندیەکە و بەردەوامی ئەو پەیوەندیە بە دڵنیایی مامۆستایەتی بەڕای من یەکێکە لە کارە هەرە پیرۆزەکان چونکە هەمیشە بەخشندەیە مامۆستا کاتێکە قوتابیەک خوێندکارێک فێرەکە کە وانەیەکی پێڵێتەوە زانستیی پێڵێ کارێکی پێشکەشەکە چاوەڕێی هیچ تێ نییە لە بەرامبەرەکەی لەبەرەوە دائیمەن بەخشندەیە وەکو ڕەنگە هەندی هاو پیشەی ترمان بە جۆری چیکە بێ ڕەنگە پیشەکانی تر بە جۆری چکە بێ بەڵام پیشەی مامۆسایەتی هەمیشە بەخشندەیە هەمیشە ئەبەخشێ وەکو کانیەک وایە کە چۆن بەردەوام ئاوەکەی ئەڕوا و ئاوەکەی خێری بۆ خەڵکێ ینی خێرەکەی بۆ خەڵکی ترە مامۆسایەتی ژوایە هەمیشە تۆ بۆ بەرامبەرەکەت کارەکەی ڕاستە بەرامبەر بۆ تۆ موچەوەرەگریوە بەڵام
کارەکەت خۆ پیشەی تریژای موچەوەرەگرێ بەڵام بەم شێوەیە بەخشندە نییە من ببوورە ڕێز لە هیچ پیشەیەکەم ناکەمەوە بەڵام پیشەی مامۆسایەتی بەخشندەیەتی زیاترە لەگەڵ ئەویشا ئێمە من لە ساڵانی پەیمانگای هونەرە جوانەکان و دواتریش کە لە 2010 بووم بە سەرپەرشتیاری هونەری هەردوو پیشەکەم هەردووشی هەر لەگەڵ هونەرا بووە یعنی چ لە پەیمانگای هونەرە جوانەکان وەکو مامۆسایەکی هونەر مامۆسایەکی شانۆ من کارم لەگەڵ قوتابی خوێندکارەکان کردووە کە بەردەوام ئەزمموی خۆم و زانیاری خۆم و زۆر بەردەوامیش من ئەبدەیتی زانیاریەکان مەکەمەوە کە پێم بەخشیون بەرامبەرەوە چونکە کاری هونەریشم لەگەڵ کردوون ینی تەنها هەر مامۆسایەکی ئاسایی نەبووم کە وانەیەک بڵێمەوە و تەواو بەردەوام لە ساڵی 92 کە من لە پەیمانگا بووم تا دەی 2010 کە من لە پەیمانگا دەرچووم تەنانەت دەی دە من نمایشێکم لە پەیمانگا لە یەکەم فیستیڤاڵی شانۆی شەقامی دەربەنیخان پێشکەش کرد لە پێم وایە لە یەکی دەبوو لەبەرەوە بەردەوام من لەگەڵ مامۆسایەتیەکە پیشە ئەساسیە یا پیشە سەرچەکەی خۆ مامۆسایەتی بەڵام پیشە سەرێکی دووەمم بواری هونەریە کە من ئێستا ئەویان بەلامەوە زۆر گرنگترە چونکە هاوکێشەکردنی ئەم دوانە هاوتەریبکردنیان بەرهەمێکی باشترە بەخشێ لەلایەک تۆ کۆمەڵێ قوتابی خوێندکار پێگەێنی و زانیاری و کۆمەڵێک ئەوانی کە خۆت ئەیزانی ئەوەی کە خۆت بە دوایە گەڕی پێشکەشیانەکەی بە هیچ بەرامبەرێک بەبێ بەرامبەر لە هەمان کاتە تۆ کاری شانۆیەکەی کاری هونەریەکەی بۆیە ئەم دوو ئیشەم پێکەوە کاری کردوتە سەر ئەوەی کە بەردەوامم لە ئیشەکەم و لەگەڵ ئەوەشا بێگومان دووبارەی تاکیدی لێ یەکەم بڵێن جەختی لێ یەکەمەوە کە بڕست زۆر گرنگە هەموو کارێکی هونەری کاری هەموو پیشەیەک ئەگە تۆ بڕستت لە ئیشەکە دەبێت کەواتە عشقت بۆ ئیشەکە دێ کاتە عشقت بۆ ئیشەکە هەبوو کەواتە بەردەوامیت مسۆگەرە بێگومان بە ساڵی 90 ئێمە تیپی شانۆی مناڵانمان دامەزان لە ساڵی 92 بە ناوی تیپی هونەری مناڵان تاوەکو ئەم ساتەش بەردەوامە یەکەم نۆبەرەی ئەو تیپەمان ساڵی لە ئەیلولی ساڵی 1990 شانۆی ماسیێڕەشە کە هیچێکە لە یادەوەریە هەرە شیرینەکان چونکە یەکەم کاری شانۆی مناڵان بوو کە کارێکی مۆزیکاڵی شێوە ئامێز نواندن گۆرانی جلوبەر کە بەڕاستێکی هەموو هونەری مناڵان لەو نمایشە شانۆیە کۆ بووبەوە کە بێگومان ئەم کارە بوو بە هەوێنیەوەی کە من تا ئێستا بەردەوام بم ئەمە وەکو کاری شانۆیی کە من تا ئێستا شانازی پێوەکەم بێگومان هەموو کارە شانۆیەکانم چ ئەوانەی بۆ مناڵان پێشکەشکراوە چ ئەوانەی بۆ گەورە پێشکەشکراوە چ دراماکان چ نووسینەکانم هەر هەمووی من شانازی پێوەکەم چونکە هەمووی بەرهەمی ساتە وەختی خۆی بوو من ناتوانم بڵم ئەم بەرهەمەم لەمە جوانتر ئەمە بینە دەتوانێت و حکومە بە ڕەخنەگر دەتوانێت بەڵام لای خۆم کە زۆر شیرین بێ ئەو نمایشە زۆر بەلامەوە شیرین بوو دواتر ساڵی 2006 پێم وایە پیاشەش بوو یا حەوت شانۆیی کوڕی دارستانمان پێشکەش کرد ئەویش هەنگاوێکی زۆر جوان بوو لە بواری هونەری مناڵان کە من بۆ خۆم ینی شانازی بوو بۆ من چونکە لەوێشا دیسان جاریش کە گۆڕانکاریی زۆر زیاترم لە کارە هونەریەکاندا کرد کە شانۆی لەوێ توانم بڵێم شانۆیەکی تەواو مۆزیکاڵی سەما ئامێز بوو بە دیکۆرێکی تازە و جیاوازەوە ئەمانە بێلەوەی کە لە بواری شانۆی گەورەشا من یەکێک لەو شانۆیانەی کە زۆر مایەی ینی شانازیە بۆ خۆم شانۆی یاداشتەکانی ئەرئەرەکە ساڵی 2000 بۆ یادی ئەنفال پێم وایە لە زۆربەی کوردستان پێشکەشمان کرد لە پەیمانگای هونەرە جوانەکان لە هۆڵی سنتەری گەنجان لە بردمان بۆ خانەقین بردمان بۆ کەرکووک بردمان بۆ دهۆک بردمان بۆ هەڵەبجانی لە زۆربەی شوێنەکان پێشکەشمان کرد ئەو دو ساڵیش بەردەوان بە ئەبدێتەوە جاریچکە نمایشمانە کردەوە ئەمانە ئەوانن کە من لای خۆم وەکو کارە جوان و نایەبەکانن هەمووشی ئیشەکانن دووبارەیەکەمەوە من هەر هەمویان وەکو چۆن پارچێک لە جگەرم بن هەموو کارەکانم پارچێکن لە جگەرم هەمویانم خۆشە بێگومان هەمیشە پەیامی هونەر ئاشتی و پێکەوە ژیانە
بە تایبەتیش بۆ مناڵان کە من ئێستا زیاتر زۆر بە قوڵی لە بواری کاری هونەری مناڵان کارەکەم چ لە بواری نووسینات چ لە بواری تەنانەت ژەنینی فلوت و ئامێری فلوت و گۆرانی مۆزیک و شانۆی مناڵ و ئەمانە هەموو ئامانجەکە ئەوەیە کە تۆ پەیامێکی جوانی هونەری هاوچەرخ پەروەردەیەکی هاوچەرخ بە مناڵان بگەێنی چێژ و خۆشی و ئارامیان پێبەخشی لەگەڵ پەیامەکان تا چونکە تۆ هەموو دەقێکی شانۆی یا هەموو گۆرانیەک یا هەموو هۆنراوەیەک کە پێشکەش بە مناڵیەکەی بێگومان سەرڕای ئەوەی کە تۆ چێژێکی جوانی پێبەخشی و چێژێک بە کەسەکە ئاگەێنی ئەبێ پەیامێکت هەبێت لە پشت ئەوە کە پەیامەکان بەڕای من زۆربەی پەیامەکان لە ڕووی دۆستایەتی و مرۆڤایەتی و ئاژەڵ دۆستی و ژینگە دۆستی و ئەمانە کە ئێستا زۆر گرنگە کاریان پێ بکەین و تەنانەت ئێستا من ئێستا کۆمەڵێک پرۆژەمان هەیە کە ئێستا لە خۆ ئامادەکردنان بۆی لە نزیکترین دەرفەدا لە کۆتایی مانگی 4 سەرپەرشتی فستیڤاڵێکی هونەری گەورەم کردو لە ستار سمارت کە شانۆی و گۆرانی مۆزیک و شێوەکار و کۆمەڵێک بابەتی تایبەتی خۆی هەیە لە کاتی خۆیان ئاماژەی پێدرێ بۆ ڕۆژی جیهانی مناڵانیش کە یەکی شەشی هەموو ساڵێکەوە ئێمە کردومانە بە نەریتێک ساڵانە بۆ ئەو ڕۆژە هەر هیچ نەبێ چالاکیمان هەر هەبووە تەنانەت لە ساڵانی کۆرۆناشاکە ئێمە هەر چالاکیمان هەبوو بەتەمای فستیڤاڵێکی گەورە و کۆمەڵێک کار و چالاکی پێشکەشکەین سەرڕای ئەوەی کە ئێستا دووە دەقی شانۆی بەدەست ینی ئێستا دوو دیمەنیم تەواو کردو بەنیازین بۆ هاوین دەست بەکاربین و کاری تیا بکەین ئەخیر کاریشمەوەیە کە کتێبێکم ئامادەیە بۆ چاپ چونکە من چەند کتێبێکم بڵاو کردوەوە کە تایبەت و دەقی شانۆی مناڵان و بە وتار و بە چیرۆکی تایبەت بە مناڵان ئەخیر کۆمەڵێک دەقی کورتی شانۆیە لەگەڵ کۆمەڵە یاری شانۆیی کە هەمووی ئەمانە ئامادەن بۆ ئەوەی کە لە نزیکترین دەرفەتا بە چاپی بگەێنن. ڕێز و خۆشەویستیم هەیە من هەمیشە کەسێکم کە حەزەکەم ئاشتی و ئاوەدانی و خۆشەویستی و لایەنە جوانەکان پێشکەش بە مرۆڤایەتی بکەم پێشکەش بە مناڵان کەم پێشکەش بە خێزان و دایک و باوکەکان کەم هەمیشە حەزەکەم ئاشتی سەرتاسەری بێ هێ منی باڵبچێشێ بەسەر مرۆڤەکانە ئاوەدانی و بەختەوەری هەبێت چونکە ئەمانە هەوێنن بۆ پێکەوە ژیان و بۆ ژیانێکی جوانتر بۆ هەموو مرۆڤایەتی و بە تایبەتیش بۆ کوردستانە شیرینەکەمەوە. لعمري